بسم الله الرحمن الرحيم نيابة عن الشعب. پێچەوانەی بانگەشەکانی دەسەڵاتدارانی هەرێم سەرەڕای ململانەی نەتەوەی و سیاسیەکان لە بەغدا، بەڵام لە عێراق شکۆی پەرلەمان پارێزراوە و بڕیار دەردەکات و مەرجەعی یاساییە پەسەندکردنی پڕۆژە یاسای بودجە بۆ 3 ساڵ لە ناو ئەو هەموو ململانەی و دەسوەردانەدا. ڕاستی ئەوە دەسەلمێنێت هێشتا دام و دەستگاکانی حکوومەتی فیدڕال ڕۆڵیان هەیە. بە پێچەوانەوە لە هەرێمی کوردستان ئەوەی هەیە تەنیا بانگەشەی حیزبە دەسەڵاتدارەکانە، ئەجینا 10 ساڵە پڕۆژە یاسای بودجە نییە و حکوومەت بە ئارەزووی خۆی پارە خەرج دەکات و هیچ چاودێرێکیش نییە. سەرجەم دەسەڵاتەکانیش ماوەی یاساییان تەواو بووە و هیچ هەواڵەیەک لە ئەنجامدانی هەڵبژاردن نییە. نەبوونی یاسای بودجە و نهێنانی بۆ پەرلەمانی کوردستان دەرخەری ئەو ڕاستەیە کە لە هەرێمی کوردستان شەفافیت لە داهات و خەرجی بوونی نییە. هەرێمی کوردستان کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بودجەی نەبووە، ئەمە خۆی لە خۆیدا هێمای پرسیار دەخاتە سەر شەفافیەتی هەرێمی کوردستان، ئایا داهاتەکەی چۆن بووە و چەند بووە. تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان ژۆکو جیهەتێکی چاودێری بە تەواوەتی نازانێت داهاتی هەرێمی کوردستان چۆن بووە و شێوازی خەرجکردنی ئەو داهاتەش تاوەکو ئێستا نازاندرێوەی ڕای ئەوەی کە زۆرینەی بۆ موچە چووە، بەڵام ناڕوونی و ناشەفافیەتێکی یەکجار زۆر هەیە لە داهات و خەرجیەکان لە هەرێمی کوردستان. ئەگەر بێت و بودجە هەبا باشتر دەتواندرا بزاندرێت داهات و خەرجیەکانی هەرێمی کوردستان چۆن و چۆن خەرج دەکرێت. بە بڕوای چاودێرانی سیاسی، نەبوونی یاسای بودجە بۆ ماوەی 10 ساڵ نیشانەی خۆدزینەوەی دەسەڵاتە لە هەمبەر ئەو پرسە گرنگە لە هەمان کاتیشدا هۆکارێکە بۆ لاوەزبوونی زیاتری پێگەی هەرێم لە بابەتی شەفافێتی دارایی و پاشەکشەیە لەو دیموکراسی هێزە سیاسی بەڵادەستەکان چەندین ساڵە بانگەشەی بۆ دەکەن. بودجە ئەگەر نەبی باشترە لۆی ئەو حاڵەتی ئێستا کە هەیتیان هەر بە و شێوازەی لە بینی خۆیان تەخشان و پەخشانێ بکەن. ئەوە تێڕوانی سیاسی و دیدی سیاسی خۆیان بنەماکانی حکومڕانی بریتەوەی پرۆژە یاسای بودجە تەبی تاوکو ئەو وڵاتی لەسەر بڕوێنی ئاوا بڕوا هەرێم بەڕاستی بێبرێم هشتێکی نامێت دەکەوتە ژێر مەترسی. سومعەی سیاسی حیزبە حکومڕانەکان کە هەرێمیش دووبارە لە کەدار دەکاتن وەکو پرۆسی سیاسی نەگوەکو قەوارشی دەستوری، بەڵێ زۆر عیبداری دەکاوە لە ئێستاش دەتوانم بڕێم هەموو دەوڵەتان دەیانەوێت ئێمە هەڵبژاردن بکەین، ئێمە بودجەمانەبی، ئێمە حکومڕانێکی تەندروستمانە بیتن، بەڵام ئەوە خۆمانین بە تایبەتی هەردوو حیزبە حکومڕانەکەی هەرێمی کوردستان خەریکە هەموو شتێک لە ناو دەبن و دێنەوە سەر خاڵی سەفەر وەکو پێش ساڵی 1990. لە ماوەی ڕابردوو بەرپرس و کاربەدەستانی هەرێم لاف و بانگەشەی ئەویان دەکرد کە ئەزمموی هەرێم پێشکەوتووە و پێویستە عێراق چاو لە هەرێم کات، بەڵام پێچاوانەی ئەو بانگەشەیە بەهۆی ململانەی دوو حزبی دەسەڵات و دەزوەردانی حزب لە هەموو کاروبارێکی دام و دەستگاکانی هەرێم پێگەی هەرێم بە تەواوی لاواز بووە و بەردەوامیش لەسەر ئاستی دەرەوە هۆشداری بە دەسەڵاتدارانی هەرێم دەدرێت، بەڵام ئەوان بێباکن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.